هەندێک لە کاندیدانی سەرۆکاتی دەستیان بە دیبەیتەکە کرد وەک هەوڵدانێک بۆ بەدەستهێنانی دەنگ ببنە جێگرەوەی سەرۆک ئۆباما. لە وتاری ساڵانەیدا بۆ وڵات سەرۆک باراک ئۆباما زۆر ئاماژەی بەو دەکەشتیوانانەی هێزی دەریایی ئەمریکا نەدا ئەوانەی لەلایەن ئێرانەوە دەست بەسەر کرابوون. پێویستە هێزی لەشکریمان بنیاد نینەوە. سەرۆک ئۆباما ئەم لەشکری وا بچووک کردەوە هەتا ئەو ئاستەی کە دیکتاتۆرە لاوازەکانی وەک مەلاکانی ئێران دەست بەسەر کەشتەکانی هێزی دەریاییماندا بگرن. ئەمە شەرمەزاریە و لە بەڕێوەبەرایەتی مندا ئێرانیەکان باش دەزانن کە ناتوانن کاری لەو جۆرە بکەن. لە دیبەیتەکەی کاندیدانی سەرۆکایەتی ئەمریکا قسەی زۆر ڕژد لەسەر دوژمنی هاوبەشکرا کە میلیتانانی دەوڵەتی ئیسلامیە. کاتێک من دەبمە سەرۆکی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا سەرکەوتن لە جەنگ لە دژی داعش تۆمار دەکەین. هەرە بەهێزترین ئاژانسی هەواڵگری لە جیهاندا پێمان دەڵێت ئەو گروپە لەکوێدا هەن و بەهێزترین لەشکری جیهان وەک ئاماژەیەک بۆ سوپای ئەمریکا داعش تێک دەشکێنێت. دۆناڵد ترامپ کاندیدی پێشەنگی کۆماریەکان بۆ سەرۆکایەتی دووبارە داوای پیادەکردنی یاسا و ڕێسای تونتری لەمەڕ کۆچبەری بۆ وڵات دووپات کردەوە بە گوتەی خۆی وەک ئامڕازێک بۆ بە دوورڕاگرتنی تێرۆریستان لە وڵات. ئێمە بڕی 19 تریلیۆن دلار قەرزارین. وڵات بێسەروبەرەیە. ئێمە ناکرێت ڕێگە بەم خەڵکانە بدەین لە ڕێی بەزاندنی سنوورەکانمانەوە بێن ناو ئەمریکا. ئێمە ڕێگە بەمە نادەین. فرمانڕەوای پێشووی فلۆریدا جێب بوش ڕخنەی لە هیلەری کلنتنی کاندیدی پێشەنگی دیموکراتەکان بۆ سەرۆکایەتی گرت. هیلاری کلنتن لە ئێستادا لەلایەن FBI-ەوە لێکۆڵنەوەی لەگەڵدا دەکرێت. جا ئەگەر بە سەرۆک هەڵبژێردرا ئەوە یەکەم 100 ڕۆژی سەرۆکایەتی خۆی لە بری ئەوەی کارنامەیەکدا ڕێژێت دەبێت کاتەکانی لە نێوان کۆشکی سپی و دادگا بەسەر بێت. هەر بۆیە دەبێت ڕایگرین و نەهێڵین ئەوە ڕوو بدات. دەنگدران لە یەکی مانگی داهاتوودا لە میانی کۆبوونەوەی گشتی لە ئایەوە ناساو بە کۆکس دەست بە بڕیاری خۆیان لەسەر کاندیدەکان دەدەن. کۆکس گردبوونەوەیەکە کە تێیدا دانیشتوانی ستانێک لەسەر ئاستی کۆمەڵی بچووک کۆ دەبنەوە بۆ هەڵبژاردننی شاندەکان ئەوانەی بەشداری لە کۆبوونەوەی گشتیدا دەکەن بۆ بەربژارکردنی کاندیدی خۆیان بۆ سەرۆکایەتی. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.